پارتی و یەکێتی وێ ڕای بە تاڵانبردنی سەرخان و ژێرخانی ئابووری هەرێم چاویان بڕیوەتە خەزێنە پڕەکانی بەغدا و چاوەڕوان دەکرێت لە هەفتەی داهاتوودا شاندێک بەرەو ناوەڕاستی عێراق بەڕێ بکەن. بانکی ناوەندی عێراق ڕاگەاندووە بۆ یەکەم جارە لە مێژوودا گەنجینی عێراق 90 ملیار دۆلاری نەقد بەخۆیەوە دەبینێ. پێشتریش عەمار خەلەف جێگری پارێزگاری ئەو بانکە ڕاگەاندبوو یەدەگی زێری عێراق گەیشتووەتە 131 تۆن. بەم پێیە چۆتە ڕیزی سیەمین وڵاتی جیهانەوە بۆ یەدەگی زێر. بەڕێکردنی شاندێکی نوێ بەرەو بەغدا لەلایەن حکوومەتی هەرێمەوە هاوکاتە لەگەڵ تێگیران و ناکۆکیەکانی پارتی و یەکێتی لەسەر دۆسی ئامنی و سیاسیەکان و شێوازی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان. بەشێک لە هاوڵاتیان سەریان لەوە سوورماوە ناکۆکیەکانی ئەو دوو حیزبە گەیشتووەتە ئاستی ئەوەی دەستگا ئەمنیەکانیان یەکتری بە تیرۆر تۆمەتبار دەکەن و هەڕەشەی دوو ئیدارەیی لە یەکتر دەکەن. بەڵام لە هەمان کاتدا شان بەشانی یەکتر وەفدی هاوبەشی لایەنە بەشدارەکانی حکوومەت جانتا و پێداویستیەکانی سەفەر بەرەو بەغدا دەپێچنەوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا کە ئاژانسێکی فەرمیە و حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکان خاوەندارەتی دەکات لەبارەی چوونی وەفدی هەرێم بۆ بەغدا بڵاوی کردوتەوە بەرپرسانی هەولێر بە مەبەستی داواکردنی پارە و بودجە دەچنە بەغدا نەوەک ڕێکەوتنی گشتگیر. دەنگی ئەمریکا لە سەرچاوەیەکی باڵای حکوومەتی هەرێمەوە ڕایگەاندووە هەرێم داوای ڕێکەوتن لەسەر بودجە لە عێراق دەکات. داوا دەکا لە 170 پشکە بودجەکەی بۆ بگێڕێتەوە گەر بەغدا ڕازی نەبێ هەرێم داوای لە 114 و دابینکردنی بودجەی پێشمەرگەش دەکات. سەبارەت بە پێشبینی بەرپرسانی هەرێم بۆ ئاڕاستەی گفتوگۆکانیان لەگەڵ عێراق سەرچاوەکەی هەرێم گوتوویەتی ڕەنگە جوارجار لەسەر ئەو بڕەپارەیە ڕێک بکەوین کە بەغدا بۆ هەرێمی ڕەوانە بکات. بەپێی بەدواداچوونەکانی پەیام بەرپرسانی هەرێم نایەنەوێت چارەسەری بنەڕەتی کێشە هەڵپەسێراوەکان بکەن بەڵکو چاویان لە نوێکردنەوەی هەمان ڕێکەوتنی پێشووە کە تێیدا هاوشێوەی 8 ساڵی ڕابردوو هەولێر نەوت ڕادەست نەکات و حکوومەتی عێراقیش پابەند بێ بە ناردنی 200 ملیار دیناری مانگانە. ئەوەش بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانەی بەهۆی گەندەڵی و تاڵانیەوە لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا دروست دەبێ. هەواڵی دانوستانی دووبارەی پارتی و یەکێتی و شەڕکردنیان بۆ پڕکردنی زیاتری گیرفانی سەرکردەکانیان و دەوڵەمەندترکردنی مەکتەبی داراییان لە کاتێکدایە سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری لە بەغدا بەردەوام لە خەمی کێشەکانی هاوڵاتیاندایە و لە دوایین هەوڵیشیدا نامەیەکی فرەخاڵی ئاراستەی سەرۆکۆماری عێراق کردووە. پارلەمانتارەکەی کۆمەڵ لە نامەکەیدا کە ئەمە چەندەمین هەوڵی لەم جۆرەیەتی لەگەڵ دەسەڵاتدارانی حکوومەتی ناوەندی داوای کردنەوەی مەرز دابینکردنی بودجە بۆ ناوچە زیان لێکەوتوەکانی هەرێم لە سەردەستی ڕژێمی پێشووی عێراق ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان چارەسەری گرفتی خێوەتگە و ئاوارەکان و کۆمەڵی کێشەی دیکەی هاوڵاتیانی کردووە. بەڕای بەشێک لە چاودێران کاتێک بەراوردی خەمخۆری و دڵسۆزی نوێنەرانی هێزە ئۆپۆزیسیۆنەکان و بە تایبەت کۆمەڵی دادگەری بە کورتبینی و بەرژەوەندی خوازی بەرپرسانی پارتی و یەکێتی دەکرێت ئەوە جیاوازیەکان وەکو ڕەش و سپی دەردەکەون و هێندەی ئاسمان و ڕێسمان نێوانیان هەیە. دیارە ئەمڕۆ